تەوەری دووەمدا باسی ئەوەکەین چۆن یەکترمان قبول بێت، چۆن بتوانین کەسی بەرامبەر قبولکەین، چ لە ڕووی بیر و باوەڕ، لە ڕووی ڕای جیاوازەوە. بۆ مەبەستەیش میوانداری زۆر بەڕێز ئیحسان زەڵمی ڕاهێنەری پەرپێدانی تواناکانمان کردووە. زۆر بەخێر بێی کاکسان. زۆر بەخێر بێ. ئەمە لەو دەست پێ بکەم، پێناسە یەکتر قبولکردن چییە؟ بە ناوی خوای گەورە میهرەبان، سەرکەوتوو بن، مۆفەق بن. بەرنامەیەکی زیندووتان هەیە، هیوادارم کە بتوانین ئەم دەرفەتەکەمەی کە هەیە چەند قسەیەک و چەند پێشنیارێک و چەند تەرحێک بکەین، سوودی هەبێ بۆ بینەران و بیسەرانی ئێوەی بەڕێز. طبعا یەکتر قبولکردن بنەمای ژیانێکی تەندروستە. یعنی ئەگەر پێناسەکە ئەوها بێ، ئەگەر تۆ بتەوێ ژیانێکی تەندروستت هەبێ، ئەبێ بە دڵنیاییەوە ئەم هەستی یەکتر قبولکردنت تیا بێ و بەردەوام لەگەر شەیا بێ و بەردەوام تۆ ئەمە هەم هەستە بەرەو پێشەوە بەری. چونکە ئەمە هەستێکە هەر لە فیتریە مرۆڤ کاتێک کە پەیا ئەبێ بە تەنها نییە، لە دایک و باوکێکە بێ وە کۆمەڵی خوشک و برای هەیە، کۆمەڵی خزمی هەیە، ئەقرەبای هەیە. لەبەرەوەی مرۆڤ خۆی تەنها نییە، ئەکرێت بەم شێوەیە سەیری بکا کە مەجموعەیەک خەڵکن بەیەکەوە. ئەگەر ئەم هەستە لە ناو تاکێکە نەبێ لە ناو خێزان لە خێزانەکەیان ناتوانێتی لەگەڵ یانە هەڵکاو بژی. کەواتە لێرەوە پێمان ئەڵێ مادام مرۆڤەکان بە تەنهانین و تێکەڵی خەڵکە بن، حتممە نەبێ هەستی یەکتر قبولکردن و هەستی یەکتر خوێندنەوە و هەستی مڕاعاتکردنی یەکتر و هەستی یەکتر خوێندنەوە هەبێ، تاوەکو بتوانن ژیانیان ژیانێکی جوان و پوخت و چاک بێ و بۆ خۆی ئاسوودە بێ و سوودیشیە بێ بۆ بەرامبەر. ئەم لایەنە ئێستا توێژینەوەی وردی لەسەر کراوە، چکە لایەنێکی گرنگە، بابەتێکی گرنگە. زۆر جار ئەگەر بین بیپێوین ئەم شتانە، ئێمە پێوانەیەکی دینیمان هەیە و پێوانەیەکی تریشمان هەیە لە ناو کۆمەلگا و زانستی و ئەوانە. تەمان پێوانە دینیەکە شەر بنەمایەکی زانستی هەیە. لە پێوانە دینیەکەیە سەیریەکەی ینی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاینی پیرۆزی ئیسلام هانی خەڵکی داوە کە تێکەڵ بن، کە لەگەڵ خەڵکا بن. حتا مەسەلەن ئەگەر یەکێک لە پێوەرەکانی باشترینی خەڵک پێناساکە، ئەڵێ خەیر الناسی ئەنفعهم للناس، ئەبێ باشترینی ئێوە ئەوە بێ کە چییە کە سوودی هەیە بۆ خەڵکی بەعام. بۆ گەشتی ناوە، چونکە ئەگەر من لە دنیاە هەنگاوێک بنم، هەڵوێستەیەک بکەم، جوڵەیەک بکەم، منێکی باگراوند ئیسلامی، منێکی ئیسلامی، حتمما سەیری دوا ڕۆژەکەم بزانم لەوێ پاداشتەکەم چییە. ئەگەر لەوێ تێگەیشتم زانیم کە ئەم هەنگاوی کە لێرە ئەینێم، لێرە پێی ئاسوودەم، مرتاحم، دڵخۆشم، بۆ چونکە ئەو لامی پێ ئاوەدا نەبێتەوە، چکە پاداشتێکی لەسەر وەرەگرم. ئەمە وای کردووە ئێمە لە کۆمەلگایە کە ئەژین بێت تێکەڵاوی یەکتر بکەین. یعنی سیدکە پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن پێناسی ئێمەمان بۆکە. ئەفەرمێ المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم. ڕێکەمە دەقا و دەقەم بابەتەی ئێوەیە، یعنی یەکتر قبولکردنە. خير من المؤمن الذي لم يخالط الناس ولم يصبر على أذاهم. یعنی تێکەڵاوکردنی خەڵک خۆی بۆ خۆی ناڕەحەتی هەیە. یەکتر قبولکردن لەگەڵ نەفسا مشکلەی هەیە، چکە نەفسی ئینسان پێی خۆشە خۆی هەموو شتێک بێ، هیچ شتێک نەدا بە بەرامبەرەکەی، مەجالی قسەی پێ نەدا، مەجالی جوڵەی پێ نەدا، مەجالی خواردنی پێ نەدا، مەجالی ئیشکردنی پێ نەدا. بۆ لەبەرەوە حەزەکە هەر خۆی بێ. یعنی هەموو ئەوانە حەزەکەن. ئەمە نەفسی ئینسانە. نەفس کاتێکە بیگری، گەورەی نەفسی ئینسان لەوایە کە مڕاعاتی دەوروبەری بکە، تێکەڵاوکردنی خەڵک و ئارامگرتن لەسەر ناڕەحەتیەکانی ئەبیتە چی باشترینی ئەوە کە تێکەڵاوی خەڵک ناکە. عیبادەتی زۆرە، بەڵام تێکەڵاوی خەڵک ناکە تا ناڕەحەتی توش بێ. یعنی پێویستی بە یەکتر خوێندنەوە نییە، پێویستی بە قبولکردنی بەرامبەر نییە. هەر خۆیەتی لە شوێنەکە خەڵوەیەکەکا و لەگەڵ خوایە ئەوەندەی توانی عیبادەتەکە پێی وایە بە هەموو شتێکی کردووە نەخێر. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەمەیان باشترە کە تێکەڵاوی خەڵکەکە، ئەمەیان باشترە کە لەگەڵ خەڵکە ئازانێ بساچێ و بجوڵێ و یعنی سەیری سیرەی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم. هەموو تەعاملەکانی لەگەڵ مرۆڤەکانە
مرۆڤێکی جوولەکە بووە، مرۆڤێکی جنسی غیری خۆی بووە، ئافرەتێک بووە، مناڵێک بووە، خەی دینێکی تر بووە، حتا دوژمنەکانیشی لە کوردەواری قسەیەکی جوان هەیە، ئەڵێن دوژمنەکەشت پیا و بێشەڕکردن لەگەڵی خۆشە، یعنی ها بێ حسابی بۆ بکەیت. حتا لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەیە ئەگەر حسابی دقیق بۆ بەرامبەرەکەت نەکەی، ئەگەر نەیخوێنیتەوە سەرکەوتوو نابی، ئەبێ بەرامبەرەکەت بخوێنیتەوە و حسابی بۆ بکەیت کە ئەم دوژمنەکی زۆرزانە، لێزانە، ئازایە. ئەگەر ئەم سیانات حسابت بۆ کرد خوێنتەوە، قبولت کرد بەم شتانە، کاتێکا چیتە مەیدانەکەەوە سێرەکەی سەرکەوتووە بی. ئەم بابەتە لە دینە پانتایەکی گەورەی هەیە، پانتایەکی زۆر گەورەی هەیە، بۆیە مرۆڤ لە سەرەتاوە لە ناو خێزانێکایە، باشە ئەبێ هاوکار و هەماهەنگی بەرامبەرەکانی بێ، لەگەڵ براکانی، لەگەڵ خوشکەکانی، لەگەڵ دایکی، لەگەڵ باوکی بیان خوێنێتەوە، حسابیان بۆ بکە، باوک وەکو خۆی حسابی بۆ بکە، نەوەکو حسابی برا بچووکەکەی بۆ بکە لەگەڵ باوکیان نابێ، خێزانەکە تێگەچێ، دایکە بێ وەکو دایک حسابی بۆ بکە، نەوەکو وەکو خوشکێکی تری بچووکی. ئاخر بچووک و گەوراگە لە ماڵە هەبوو، ئەمە یعنی یەکتر خوێندنەوە، یعنی یەکتر قبولکردن. باوک وەکو باوک بخوێنرێتەوە، دایک وەکو دایک، خوشک وەکو، یعنی گەورە وەکو خۆی، بچووک وەکو خۆی. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاراستەمانەکە، ئەفەرمێ موسڵمان ئەبێ ڕێز لە گەورەکان بگرێ و حساب بۆ بچووکەکانیش بکە، بۆی وەقر کەبیرەنا. زۆر باشم. مامۆستا تا چەند ئەبێتە مایی خۆشببختی نێوان ئەم دوو کەسە، بە تایبەتی تر ئەو کەسێک کە یەکتر قبوڵی پێپەسەندە، کەسێک کە ڕای جیاوازیە لە شوێنێکە کارەکەن پێکەوە، پێچوانی ئەو لەوانەیە بیر بکاتەوە، بەڵام ئەڵێ قەینا قبوڵمە، بەڵام تا چەند کاریگەری بێ لەسەر دەرونی ئەم کەسە لەسەر ڕایکردنی کارەکانی لە ژیانی ڕۆژانەیدا. بەڵێ بێگومان تا ئێستا باسی خێزانمان کرد، ئەگەر لە خێزان بینێ دەرەوە، ئەگەر لە ناو خێزانەکە کەسێکی تەندروست هەبوو، دایکی قبول کرد، باوکی قبول کرد، خوشک و براکەی قبول کرد، کە چوە ناو کۆمەلگاوە، کەسێکی چۆنە، کەسێکی چاکەکارە، کەسێکە کە تەعامل لەگەڵ خەڵک ئازانێ بکە، کەسێکە کە کۆمەڵی هاوڕێی لە دەوربوون ئەزانێ ئەم هاوڕێیانە چ حەقێکیان بەسەرەوەیە. طبعاً لە دینە هەموو ئەمانە مافن، یعنی مافی برا هەیە بەسەر براوە، مافی خوشکەیە بەسەر خوشکەوە، مافی دایک هەیە، هی خزم هەیە، هی هاوڕێ هەیە. ئەم مافانە یعنی ئەم یەکتر قبولکردنە. نابێت تۆ پێشێلی مافی هیچ کەس بکەی کاتێک کە خۆتەتەوێ گەورەبی. لەو دیوترەوە زۆر حساب لەسەر ئەمە کرێ، ئەو کەسانی کە لە ناو کۆمەلگایە کاریگەری دروستەکەن یان کاریگەریان هەیە ئەبنە کاریزما، کێن ئەو کەسانە؟ ئەو کەسانە ئەوانن کە هەموو دەوروبەریان بچووکن، نەخێر. ئەو کەسێک کە ئێوە گەورە بێ حەز ئەکا دەوروبەرەکەشی خەڵکێکی فەهیم و تێگەیشت و عاقڵ و گەورە بێ. یعنی ئەمە شێوازێکی زانستیە بە دڵنیاییەوە، ئەگەر کەسێک ئێوە گەورە بێ ئەبێ بەڕاستی حەزکا دەوروبەرەکەشی گەورە بێ. ئەمانە بچووکن، لە فەرمانگەیەکایە، مدیری دایرەیەکە، لە شوێنێکە، ڕێکخراوێکیە، حەز ئەکا خۆی گەورە بێ بەڵام دەوروبەرەکەی بچووک بن، حسابیان بۆ ناکە. ئەم شتە، ئەم ڕێکخراوە قەت گەورە نابێ، ئەم دائیرەیە قەت گەورە نابێ، چونکە هەتاوەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە حکوومەتی مەدینە تەشکیلەکە، دروستەکە، کێنەوانەی کە لە دەوروبەرین، عومەرە کە خۆی ئەفەرمێ لە پێناسەیە ئەگەر دوای من پێغەمبەر بەهاتایە لە عەدالەتا عومەرە بوو. ئەبوو بەکرە کە ئەبوو بەکر وا پێناسەیەکە ئەڵێ ئەگەر ئیمانی هەموو ئوممەتم ئاوا بێ بخەر تەرازوەکە و ئیمانی ئەبوو بەکر هی ئەبوو بەکر قورسترە. عەلی کاتێک کە باسیەکە ئەڵێ من شاری عیلم و عەلیش دەرگاکەمە. عوسمان مەسەڵەن ئەمانە لە دەوری بوون، هاچەند گەورە بوون، کاتێک کە ئەمانە لە دەوری بوون، ئەو کاتە دەوڵەتەکەی چۆن بوو؟ زۆر سەرکەوتوو بووە نییە؟ حتا مێژووە باسی دەوڵەتی مەدینە ناکرێ، وەسیقەکەی، پەیڕەوەکەی، ئیشەکانی، چالاکیەکانی. جا ئەمە پێمانەڵێ لە کۆمەلگایە ئەوەی کە سەرکردەیە، ئەوەی کە بەڕێوەبەرە، ئەوەی کە بەرپرسە، ئەبێ بەڕاستی دەور بدا بە خەڵکەکەی خوارەوەی، ڕۆڵیان بداتێ، مافی خۆیانیان پێ بدا. ئێمە ئێستا لە وڵاتەیە ئەژین، بینەوە سەر ناو کۆمەلگا، لە وڵاتەیە ئەژین، من و تۆ چ مافێکمان هەیە لە ئەبێ حکوومەت دابینی بکە؟
وانە مافی زۆرمانەیە لانی کەم مافی ژیانێکی یاساییمانەیە تخوا لە وڵاتە مافی ژیانێکی یاساییمانەیە چۆن بڵێن ئەم سەرکردە و بەرپرسانەمان وڵا ئێمەیان قبوڵە نەخێرەوان حەزەکەن میلەتەکەیان میلەتێکی مێگەل بێ بۆی ئەوان شوانێکی لاریش بن قەینەکە لێ خوڕن بڕۆن یعنی ئەگەر کەس ئەوانەیانەوێ میلەتەکەیان میلەتێکی زیندوو بێ بەڕاستی ئەبێ مافی بدەنێ ئەبێ حەقی بدەنێ ئەو هەموو خۆپیشاندان و ناڕزایەتیانە ئەکرێ لەسەر شەقامەکان ئەگەر ئەوان ئەوەندە حسابی بۆکەن بۆ نایەنە سەر سەرجادە ینی بۆ نایەن وەڵامیان بدەنەوە لانی کەم بڵێن کاکە بڵێ چونکە مهمترین شت لە چارەسەری کێشەیە تایبەتی لە کێشە کۆمەڵایەتیەکانە زۆر باسەکرێت لە بابی تەنمی بەشەری و ڕاهێنانوانە ئەڵێ مهمترین خاڵەوەیە کە تۆ خەتاکە بکەی بێری خۆت مشکلەیەک دروست نابێ یەکسەر بڵێ من خەتابارم کەوتە من خەتابارم تر بەرامبەرەکە هیچی پێ نامێنێ یعنی من و مامۆستا دانیار منافسەیەکمان هەبێ شتێکمان هەبێ کە من هاتم وەڵی کاک دانیار خەتای من بوو ئیتر ئەو فەقیرە هیچ ناکە یەکسەر لە مامۆستا گۆر وەڵات تۆ گەورەیت و تۆ ئاوای و تۆ ئاوای وەنیە ئەم هەستا هەمیشە منافسەیەتی لەگەڵ نەفسە چکە نەفسەمەی قبوڵ نییە نفس سيري قرآن بكا مثلا شلون باسي نفسي إن شاء إن النفس لأمارة بالسوء باشا نفسي إنسان هميشا إعاز لشيطان وورقره شيطانش لكم عدو فاتخذوه عدوا وأن القرآن أوابي نفسيك جاء منافسك يعني برامبرك يعني شتك لنا وناخي خومانا يعني نفسي إيمايا إعاز لشيطان وورقره بشون حسابي وابكا ئەبێ خۆ لە ناومان بەرێ چکە ئەو خۆی دوژمنە ئەی کەسێ ئاز لە دوژمنی وەرگێ چی لێکە وەڵا هەر لە ناویەوە بۆیە زۆر گرنگە ئەوەی بەڕێوەبەرێکە ئەوەی حتا فەرمانبەرێکە مافی خۆی چییە بیدەنێ بۆ ئەوەی مافی خەڵک جێبەجێ بکە ئیسە لەم وڵاتە هیچ کەس مافی نییە هیچ کەس مافی نییە بەسیترین شتێک موچەکەیەتی موچەکەی وەرەگیرێ و لە شوێنێترەوە ئەدزرێ و ئەخورێ مافی نادرێتە کە مافی نادرێتە ئەمیش ئامادە نییە بەرامبەرەکەی بڕوا ئیشەکەی بکە ئیشەکەی ڕای بکە کاتێکە ئەو حساب بۆ من ناکام منیش حساب بۆ ئەو ناکەم لە نەتیجەیەکێ زەرەرەکە ئەگەر باوکو دایک بن حساب بۆ یەکتر نەکەن خێزانەکە ئەشێوەکێ زەرەرەکە مناڵەکان زەرەرەکەن ئەگەر باوکی میلەت بێ کە حکوومەتە حساب بۆ یەکتر نەکەنەوە تا دوو حیزبی دەسەڵات حساب بۆ یەکترەکەن یەکترە خوێندنەوە نەخێر کە ئەوان یەکتر ناخوێنەوە مشکلەیانە ناچن کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران ئەم لێرەوە گیرفانی خۆی پڕەکا و لەولاوە گیرفانی خۆی پڕەکە داهاتی ناوخۆیان هەموو پرش و بڵاو کردووە هەرکەس بۆ خۆی یەکتر ناخوێنەوە دێ ئەوان تا یەکتر نەخوێنەوە یەکتر قبول نەکەن ناتوانن دەسەڵاتێکی دادپەروەر و عەدالەت بەڕێوە برن ئەو تا میلەتیش باجەکەی داوە ئەم باجدانە باجێکی قورسە من تەمەنام ئەکرد کە ئەم وڵاتە بم شێوەی لێ بەسەر نهاتایە ڕێژەی تەلاق زۆر بەرز بووەتەوە بۆچی چونکە هەمومان تووشی دەرد و نەخۆشی کراوین لەم وڵاتە هەمومان تووشی نەخۆشی کراوین دایکێکە باوکێکە لە ماڵەوە هیچ حساب بۆ یەکتر ناکە باوکەکە چێتەوە ماڵەوە پێی وایە بێ دایکەکە خزمەتی بکە دایکەکەش پێی وایە ئەو باوکە هاتەوە وەزیفەی خۆی بەجێهێناوە هیچ شتێکی نەکردو ئەگەر ئەم شتێکی بۆ بکە بێ ئەو سوپاسی بکە دێ ئەم سوپاس ناکاویش سوپاس ناکاوە تا تێکچوون و چوونە دەرەوە کە چوونە دەرەوە مناڵەکان کەوتنە سەر جادە یعنی هەستی یەکتر قبولکردن ژیان ئارامە کاتەوە مرۆڤەکان ئاسوودە ئەکا ئاسوودە و ئارامە کاتەوە کەم مرۆڤ ئاسوودە و ئارام بوو ئیتر کۆمەلگا کێشەی نامێنێ ئەم هەموو کێشەیە لەم کۆمەلگایە هی ئەمەیە کە ئێمە ئەم هەستەمان تیا نەماوە تیامانە ڕووخاوە نەماوە بۆ ئەوەش قسەیەکی زۆر دوور و درێژە بۆچی ئێمە هەستی یەکتر قبولکردنمان نەماوە ئەمە زۆر هەڵەگرێ زۆر باشە منوێت پرسیارێک بکەم کاتێک کەسێک لە ناو خێزانەکەیدا کەسی قبول نییە دێتە ناو کۆمەلگا تێکەڵی کۆمەلگا دەبێت چۆن وا بکات ئەم خۆ خراپە بێگومان کە خۆیەکی خراپە لای بەرێت کەسانی تری قبول بێت ڕاو بیر و بۆچینی کەسانی تری قبول بێت وەکو خۆش ئاماژەت بێت کە کاریگەری لەسەر دروستبوونی خێزانیش ئەبێت چۆن وا بکات ئەم فکرە خراپە لابەرێ لای خۆی بەپێی ئەزمون سەلمێنراوە کە مرۆڤ لە 40 ساڵیە ئیتر لە ژیان تێگا لە 40 ساڵیە لە ژیان تێگا یعنی کە من ئەوانەی تەمەنیان گەشتۆتە 40 ساڵی و ئەم شتیان تێنەپەڕاندووە ئیترەگەر لە ناو خێزانە بێ یعنی کە من ئەگەر ئەمانەی کەماون زۆر کە من ئەبێ بەڕاستی ئەمانە چارەسەری پزیشکیان بۆ بکرێت لە ڕووی دەرونیەوە چارەسەریان بۆ بکرێت چکە لە 40 ساڵیە
مرۆڤ لە ژیان تێگا کە لە ژیان تێگەشت ئەزانێ ئەم هاوسەرەی کە لە تەنیشتایەتی پێویستیاتی ئەوە. قورآن فەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن، يعني بەبێکتر ناژین. لیباس یعنی داپۆشین، یعنی گەرمکردنەوە، یعنی ساردکردنەوە، یعنی جوانکردن، یعنی کەواتە تۆ گەرەتەوێت لە ژیانە بژیت ئەبێ بەڕاستی هاوسەرت هەبێ. کە هاوسەرت هەبوو لە تەنیشتەوە حسابت بۆ کرد و خوێنتەوە، ئیتر تۆ مشکلت نامێنێ. ئەگەر کەسێک لە ماڵەوە ئەم گرفتانەی هەبوو، جەنابەت فەرمووت چووە ناو کۆمەڵگا چۆن چارەسەری ئەمانە بکە، با سەیری کەسە سەرکەوتووەکان بکەین. من تەسەورم وایە باشترین شتێک بۆ تێپەڕاندی ئەمە خوێندنەوەی ژیاننامەی گەورەکانە. ینی کە ئەمڕۆ زۆرێک لە سەرکردەکان، زۆرێک لە حتا مەسەن ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست پێ بکە تاخو خولەفای ڕاشیدین و سەحابە و هاوڵان و زانایان و حتا ئەم سەرکردانەی ئەم سەردەمە چۆن سەرکەوتوو بوون. ینی بڕۆ ژیانی بخوێنەرەوە سەیرەکەی ئەم قسەیت بۆ دقیق بۆ دەرەچێ. ئەگەر لە ماڵەوە قبوڵت نەکرد لە پشتی هەموو کەسێکی سەرکەوتووەوە، پیاوێکی سەرکەوتووە ئافرەتێکی مزاحیش هەیە. ئەگەر ئەمەت زانی گەیشتی بەمە ئیتر لە ماڵیشەوە تەعاملت باشە بێ. ئەگەر کەسێک لە ماڵەوە تەعاملی خراپ بوو چووە ناو کۆمەڵگا، سەیرەکەی لە ناو کۆمەڵگاشا فاشیلە، ناتوانێت لەگەڵ دوو کەسە هەڵکا، لەگەڵ دوو کەسە ناتوانێت هەڵکا. بۆیە بابەتی کۆمەڵایەتی بۆ پەروەردەی منداڵ من پێم وایە ئەبێ بیکەنە دەرسێکی سەرەکی لە مەکتەبەکانە بخوێندرێ، بە عەمەلی ئەم مناڵانە معاشەرەی یەکتر بکەن. بە عەمەلی یعنی بچن چۆن ڕاهێنان نەکرێت لەسەر وەرزش، چۆن ڕاهێنان نەکرێت لەسەر ئەو بابەتە زانستیانە کیمیا و فیزیا و حیاوانە لە مختبەرە ئەماکرێت. ئەبێ بابەتی کۆمەڵایەتیش لایەنێکی گرنگی ئەم خوێندنە بێ، ئەم پەروەردەیە بێ. بۆچی؟ چونکە کە چووە ناو کۆمەڵگاوە ناکرێ لە ناو کۆمەڵگایە بژی و بەرامبەرەکەی قبوڵ نەکا. بەرامبەرەکەی هەرچی هەیە خزمەتگوزارێکە ئەبێ حسابی بۆ بکەی، پرزگەیەکە بێ حسابی بۆ بکەی، هاوڕێیەکە بێ حسابی بۆ بکەی، دراوسەیەکە بێ حسابی بۆ بکەی. خۆ ئەمانە هەمووی ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ لای دین، ئەگەر ئێمە لە دینا پەروەردەکەمان بە تەندروستی بکەین، هەمووی پێگە و مەکانەتێکی گەورەی هەیە. یعنی سەحابەیان فەرموو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە باسی دراوسەی بە قورسی و بە گرنگی بۆ کردین وامانزانی میراسی خاوەن ماڵ دراوسەیە بە دراوسێ کە لەم وڵاتەیە و لەم کۆمەڵگایە حسابی هەر بۆ ناکرێ. زۆربەی دراوسەکان یەکتر ناناسن. کەواتە لایەنی پەروەردەی زۆر گرنگە لە بیدایەتەوە هەوڵی بۆ بدەین. ئەگەر پەروەردە گرنگی پێ نەداوە، کە من پێم وایە و زۆر جاریش وتومە، پەروەردە فەرامۆشی کردووە ئەوەی کە نووسیویانە وەزارەتی پەروەردە و فێرکردن، تکایە پەروەردەکە لێکەنەوە، چونکە هیچ بەهایەکی نییە لە ناوەندەکانی خوێندن، هەر لیکەنەوە. ئەگەر تۆ حسابی بۆ نەکەی نەوەڵا بەقەدەر نی و بەقەدەر فێرکردنەکە گرنگی بە پەروەردەکە بزەم بزان چیە. باشترین پەروەردەش پەروەردەی ئیسلامیە. پەروەردەی ئیسلامی مرۆڤ گەیەنێتە لووتکە. هەر کەس دەیەوێ سەرکەوێ، هەر کەس دەیەوێ پێشەنگ بێ، هەر کەس دەیەوێ ببێ بە کەسێکی دیار و سەرکردە، تکایە با بگەڕێتەوە بۆ پەروەردەی ئیسلامیەکە و لێرەوە ئەسپی خۆی تاودا، لێرەوە خۆی فێرکا لەسەر ئەوەی کە چۆن تەعامل لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ تاکەکانی کۆمەلگایەکە. مامۆستا زۆر نمونی جوانی هێناوە لەسەر پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم و لەگەڵ هەواڵە بەڕێزەکانیدا ڕۆزای خۆیان لێبێ. بەڵام لەم سەردەمەی ئێستاماندا دەبینین تاکەکان مسلمانان بە سۆشیال میدیاشای بینین بیرروڕایان ئەوەندە جیاوازە جایەتی یەکترەکەن، زۆر جار بەداخەوە جنێ و بە یەکتر ئەدەن هەندێکیانانی نخبەیەکی کەم. ئەمە تا چەند گرنگە لەگەڵ ئەو نمونە جوانانەی هەبوو یاخود سیرەی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم کە جوولەکەی قبول بووە بۆ نمونە، ینی تاکی مسلمان بۆیە بە یەکتری قبول نەبێت لەسەر کۆمەڵی ڕای جیاواز. ئەوخۆی لە ڕاستیە ئەمانە هەموو لادانن، هیچ پەیوەندیان بە ئیسلامەوە نییە. یعنی ئەوەی کە بابایەکی ڕیژداری ڕیژدرێژ ئەیکا پەیوەندی بە ئیسلامەوە نییە. ئەبێ ئەمە خەڵک ئەمە جیا کاتەوە. مەرج نییە ڕیژدارەکە هەچی کردی ترەوە ئیسلام بێ، وان نییە، چونکە تەنها ڕیشەکەی جیاوازە لە من و تۆ، تەنها ڕیشەکەی جیاوازە. ئێمە مرۆڤین، مرۆڤ دینی لە ناو دڵیایەتی لە ئەخلاقیان ڕەنگەداتەوە. جا تۆ ئەخلاقێکی جوانی نەبێ، تەعاملێکی جوانی نەبێ، دراوسەکەی لێی ناڕازیە، هاوڕێکەی لێی ناڕازیە، لە تەلەڤیزیۆنەوە هەر کەسێ بینێ قسەکانیە بیسێ لێی ناڕازیە، تخوامە چۆن خۆی ناوناوە موسڵمان. ئەی سەیری با بەراوردێکی بکەین بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. خۆی ناونە شوێن کەوتەی پێغەمبەر، دەوەرە بەراوردێکی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. پیرەژنێکە بینێ کۆڵێکی بە کۆڵەوەی خۆەوە زۆر زۆر ینی باوەڕ ناکەم موسڵمان هەبێ نەیبیستی بێ ئەم قسەیە. باشە هێشت تازە بووە بە پێغەمبەر
ئەم پیرەژنە کۆڵێکی بە کۆڵەوەی ئەڵێ دایە کۆڵەکەتم بەرێ بە هەڵیگرم کۆڵەکەی هەڵەگرێت تا بۆ یەباتەوە ماڵەوە باشە کە ئەیباتەوە ماڵەوە لە ماڵەوە ئەڵێ دایە وەسیەتێکم بۆ ناکە یا مۆژگاریەکم ناکەی ئەڵێ ڕۆڵە گیان دەستی خۆش بێ زۆر سپاس دەکەم با وەرە با وەسیەتێکە بۆ بکەم ئەڵێن کەسێک هاتووە ناوی محەممەدەوی دیعای پێغەمبەرایەتیەکەوە درۆ ئەکا شوێنی نەکەوی باشە دەوەرە سەیری ئەمە بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەڵامی بەچی دایەوە بە کۆڵەکەی هەڵی گرت پێشەوەی قسەی لەگەڵا بکە پیرەژنەکە یەکسەر لەوێ ئیمان هێنێ کاتێک ئازانێ ئەمە پێغەمبەرەکەیە باشە دەوەرە بەراوردێکی بکە کاکەی ناوی ئەنەی داعی ناوی ئەنەی مەلا ناوی ئەنەی مامۆستا لەسەر مینبەرەکە پێی وابێ ئام هەموو خەڵکە هەمووی مێگە لە هیچ کەس هیچ نازانێ ئەو قسەیە ئەوەیە کایتر هەموو ئاەت و حەدیثە نەوەڵڵا هەر لە مزگەوتەکەی خۆی هەمووی ڕەدی دەکاتەوە چونکە ئەو ئەخلاقی تۆ زۆر دوورە لە ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم حسابی بۆ هەموو کەس کردووە حسابی بۆ حیوانات کردووە بۆیە قورئان بە پێغەمبەرە فەرمێ وما ئەرسلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین یعنی مسلمان ئەبێ بەڕاستی وا حساب بۆ دەوروبەرەکەی بکە هەمووی وەکو یەک خێزان من هەمیشە ئەڵێم یعنی تەی سەیری خیتابە قورئانیەکەکەی برا لەگەڵ برایە فەرمێ چیە فەرمێ ئیخوە إنما المؤمنون إخوة دەوەرە سەیری خۆت بکە لەگەڵ براکەتا لە ماڵەوە بزانە شەرت نەبووە لەگەڵیا بۆکستان نەداوە لێک خوشکەکان بزانە قژی یەکتریان ڕانەکێشاوە بزانە قسەیان بە یەکتر نەوتووە لە نەتیجە چی بوون خۆمان هەر خوشک و بران هەر ئەو دەقەیە بووە تەواو دەی قورئان ئاوا ئێمە ئاراستەکە فەرمێ موسڵمانان هەمویان برای یەکن کاتێک کە برای یەک بن یەکتریان قبوڵە وەکو برای یەکتریان قبوڵە ئەگەر وەکو برای یەکترمان قبوڵ بوو بە دڵنیاییەوە کێشە دروست نابێت لەبەرەوە من پێم وایە ئەوەی کە ئیدعای دینداری ئەکا دوو جار ئەرکی هەیە جارێک ئەرکی وەکو خۆی شخصی جارێکیش ئەرکی وەکو کێ وەکو ئەوەی کە بە نوێنەرایەتی دینەوە قساکە خۆم دینەیان شیرین کردووە بۆچی ئێستا مەسەرەن ئەو کەسانی کە لەسەر مینبەرن ئەها سەید کە تۆ ماڵت لە شوێنەکە بەڵام حەزەکەی بچی بۆ دوو گەڕک ئەولاتر بۆ جومعە بۆچی ینی هۆکارەکەی چێ هۆکارەکەی بەڕاستی ئەمەیە ئەوانەی کە لە کۆمەلگا دابڕاون بەشێکیان ئەو مامۆستایانن نازانێت تعامل لەگەڵ دراوسێکە و نزیکەکەی و خەڵکەکەی بکە تێکەڵاوی نەکردووە ئەو تێکەڵاوەیەی وان نەکردووە محبەتی بۆ دروستکە خۆشەویستی بۆ دروستکە آخر ئەگەر مامۆستایە لای خوێندکارەکانی لای قوتابیەکانی خۆشەویستی هەبێ خۆشەویست بێ هەر شتێکی ود لێ قبوڵەکە دەی ئێستا مامۆستا لە مزگەوت ئەگەر ئەڵێن لە وتاری جمعەیە ئەگەر جایز بووە خەڵک هەڵسێتەوە وەڵامی مامۆستا باتەوە لە هەموو مزگەوتەکانە خەڵکە لەسایەوە مامۆستا وەڵا وانی ئەوەی تۆ وتت خۆمەرج نییە ئەمە هەموو دین شتێکە ئەگەر ئینسان پەیڕەوی بکە جارە یەکەم جار خۆی ئاسوودەوە ئارامەکاتەوە چونکە عیبادەت خواردنی ڕوحە ڕۆحی مرۆڤ ئەگەر ئینسان ڕۆحی تێر بوو ئەگەر ئینسان ڕۆحی ئاسوودە بوو ڕۆحی ئارام بوو بە دڵنیاییەوە تەعاملی لەگەڵ هەموو کەسا تەعاملێکی ئاسایی و ئارامە دەی تەعاملەکەی ئەمڕۆ ئارامە ئاساییە لەسەر مینبەر قسەیەکی کردووە و لێرەوە بێ ڕەدێکی بۆ پێیاکە بۆ بدۆزێتەوە جاری وایە ناشی پێکێ بەڕاستی یعنی زۆربەی ئەوانەی کە ڕەد و ڕەتکاریەکەن لەسەر مینبەر تۆ بۆچی بەلایەوەیە من ڕۆژێک بە مامۆستایەکەم وت لە خوتبەکەی بووم دوایی وتی مامۆستا ئیحسان پێشنیارینت نییە ڕەخنەت نییە لەسەر وتارەکەم وتم با تی چییە وتم ئێوە کە ئەچوونە سەر مینبەر یەکسەر جەهەنەم وایە و خەبێ بچیتە ناوی و قورسە و گرانە واتان لێ کردووی نییە ئێمە هەر تەنها جەهەنەمە بینین ئەی بۆ جارێ باسی سوچێکی باش ناکەی باسی خۆشیەکانی باش ناکەی نەوەڵام مامۆستا گیان تکایە تەوازونێک دروستکەن چەندە مهمە تۆ مسلمانێک وا فێرکەی کە خوای خۆش بوێ بیپەرستێ وەکو عابیدەکان بە خۆشەویستیەوە عیبادەت بۆ خوا بکەین ئێستا کە من ئەوانەی کە بە خۆشەویستی و عیبادەت بۆ خواکەن زۆربەی لە ترساناییکە وەڵا ئەگەر نەی کە مەمسووتێنێ و ئەگەر نەی کە ماوام لێ کاوترەوە وای وامان لێ هاتووە کە بەڕاستی کاتێکە هینە بەرامبەرەکەش یەکسەر مەسلحەتی خۆم لێەکە دەمەوە کاتێک کە مەسلحەت لێکدایەوە لێرە هەموو کەس بەژەوەندی خۆی هەیە من تۆ کاتێکە من ئەڵێم من تۆژەڵێ من ئێخۆ بێ بڵێم تۆش یعنی لێمانە زۆر شت هەڵەکرێ پابەندی ئەگەر بیکەمە قسە کۆتاییەکانم پابەندی تەواو بە ئیسلام بە بەرنامەی پیرۆزی ئیسلام بە پەروەردەی ئیسلام
بە ئاینی پیرۆزی ئیسلام بە دڵنیاییەوە مرۆڤەکان ئاسوودە و ئارامەکاتەوە یەکتریش قبولەکەن و هیچ کێشەیەک نامێنێ لە بینە چونکە ئیسلام چارەسەری بۆ هەموو گرفتەکان پێەیە بەس ئیسلامێکی ڕاستەقینە ڕواڵەتینە إن الله لا ينظر إلى أجسامكم تکایە سەیری ڕواڵەت مەکەن پێغەمبەر وا فەرمێ صلی الله عليه وسلم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم ناو دڵە خوێنرێتەوە ناو دڵ ئەمڕۆ چۆنە خوێنرێتەوە تەنیا بە کردەوەکان دەرەکەوێت بزانم دڵت چۆنە بزانم بەرامبەرەکە بۆیە ئەگەر پابندی تەواومان بە ئیسلامەوە هەبێت بە دڵنیاییەوە ئاسوودە و ئارامە بین. دەستخۆش بە مامۆستاگیان زۆر سپاس بۆ مامۆستا ئیحسان سامی ڕاهێنەری بەرپەدانی چۆنەکان کە لەم تەوەرە لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەین.